بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای یەکەم بار لە سین گەیشتە لە خۆشخانەی لەشکەرگەری مێهرەبانی. خۆشەویستان، وەرن بەشداری بکەن لەو ئیشەیە. زەمان لەوە خاوەن پشکەکان یەکەمینیان قازاند ساڵانەیە، دووەمینیان هەموو خاوەن پشکەک دەتانی وردبینی لە هەموو خەرجیات و داهاتی بکاتن. مەشروعەکەیمان شەفاف و ڕاستگۆینە، دڵسۆزی و لێزانی هەرزانی لەناو مێهرەبانی، لەناو لۆگۆمان دڵسۆزی لێزانی تێدایە. یارمەتی دەورەمەندان دەدەین لە پێناو عزەتی نەخۆشی هەژار. خۆشەویستان، ئەوەی پشتی دەکڕی قازاند ساڵانەیە. پاش ساڵەکی ئەگەر قازاندەکە بەدڵ نەبوو دەتانی یەکەم ئیقالەی بکە. ئیقالە واتە پارەکەی کە دایتەمە لە خلالی سێ مانگی دەیدەینەوە. ئەوە یەک کەمتر لە سێ مانگی. دووەمینیان دەتانی بیفرۆشیتەوە. نرخی پشک یەکەم لە 20 وەرەقە بوو، دوای 25 ئێستا بە 30 وەرەقەیە. بە 30 وەرەقەی کەمتر نییە. پشتی خێری ئێستا دەتانی بەر بڕۆ پارێکی بێ بەشداری بکاتن، دەتانی بەشداری بکاتن. خۆشەویستان، مەشروعی مێهرەبانی مەشروعێکی ناحکومیە، ناحزبیە، بێلایەنە، تاقانەیە لەوەی کە کۆمەڵێک مامۆستای ئاینی هاتینە پشگیریان کردیان، بە بیسمیلا دەستمان پێ کردیان. دەیان و سەدان مامۆستای جامیعە و دەوڵەمەند و خێرخواز مشارەکەی کردیان. تاوەکو ئێستا کە زیاتر لە 2340 پشک زیاتر پشتی خێری فرۆشرایە. یعنی ساعەی بینیە پارەکان دانێگۆتە لۆ قیامەتێ لەبۆ فەقیری هەژار. لە مێهرەبانی نەخۆش و فەقیر و دکتۆر شەریکن، لە مێهرەبانی دەوڵەمەند و هەژار شەریکن، چونکە 180 زیاتری تاپۆکەی بەراو دەکرێت. خۆشەویستان، ئەوەی پشتی دەکریتن دەبیتە خاوەنی زەوی، بینای ئەتیزە بە هەموو بەشەکانی خەستەخانەی، دەرماخانە، تاقیگا، موختەبەر، عەمەلیات، ویلایەتە، خودێت، تەنانەت کافریا و مەطعەمەکەی. خۆشەویستان، پشک کەممایە هەتا زووە وەرن بیسمیلا دەکرێت لە ئینانە خوارەوەی یەکەم باری سیری گەیشتە ناو نەخۆشخانەی مێهرەبانی. ومێدەوانم خۆتان بێبەش دەکەن. مێهرەبانی لا خەفون عەلەیهی، کەس نەترسێ لە مێهرەبانی. مێهرەبانی تاقانەیە لە هەورێرەکە، مێهرەبانی تاقانەیە لە کوردستان، مێهرەبانی تاقانەیە لە هەموو عێراق. مێهرەبانی لە سادق العەمی لە پێغەمبەری فێرمووینە. مێهرەبانی ڕاستگۆینە. مێهرەبانی چاومان لە پارەی کەس نییە، بە حەڵاڵی پارەمان ناوێ، بە حەرامیان چاومان لێ نییە. بێخەم بن، بێتیرز بن، پارەکاتان بینێیە ئیستیسماری بکەن. خێری قیامەت، خێری دنیا. ولا تنس نصيبك من الدنيا وسارعوا إلى الخيرات. تيجي القيامة مهرباني، هواية، عايدية، بخشندية، خدمة گزارية، خيري باسكرايا. همود عالم فردكين خير باسكرا خاطر فن علما. خواهي قبل مسح خيري باسكرايا كرديا. مهرباني خير بشو، بروش، باسكرا، بنيهيني الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية لا خوف عليهم ولا هم يحزنون. سلام إخوة النبي، باركان تنبينين حسابات المهرباني ساعة تشتبالي توقش الشيء ولكراوية بشك كمايا.